چیرۆکی گەنجێک جێ خۆیەتی باسی بکەین کە دکتۆر یوسف قەرضاوی لە کتێبی ئیمان و ژیاندا لە ئیبن القەیمەوە هێناویەتی کە باس لە گەنجێک دەکات. دەفەرمێ 13 کەس لە خەڵکی یەمەن موسڵمان بوون، هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەر زۆر پێیان دڵخۆش بوو و ئەمری بە بیلال کرد کە خزمەتێکی باشیان بکات. بەردەوام پرسیاریان لە پێغەمبەر دەکرد صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کە لە دینەکە شارەزابن و لە دینی ئیسلام پێغەمبەر صلی الله علیه وسلم شارەزایان بکات. ئەنجا دوای ئەوەی کە ئەو وەفدەیە ویستیان بگەڕێنەوە، پێغەمبەر ئەمری بە بیلال کرد، گوتی سەر و دیاریەکی باشیان بۆ ئامادەکە و پێیان بدە. ئەوەی کە دەهاتە خزمەتی پێغەمبەر وەکو وەفد دیاریەیەکی چاکی پێدەدا بۆ ئەوەی کە دڵی ڕاکێشێ بەرەو ئیسلام. جا پێغەمبەر فەرمانی کرد، فەرمووی سەر و دیاری باشیان بۆ ئامادەکە بیلال. ئەنجا دوای ئەوەی کە دیاریەکەیان پێدەدات، پێغەمبەر پرسیاریان لێ دەکات، دەفەرمێ هیچ کەسێکی دیکە نەماوە لەگەڵتاندا؟ دەڵێن بەڵێ گەنجێکمان لەگەڵدایە لە لای وەڵاخەکان بەجێمان هێشتووە، ئاویشمان لەگەڵدایە و لەوێدایە. دەڵێ بڕۆن بانگی ئەو گەنجەشم بۆ بکەن کە ئێوە ڕۆیشتنەوە بە ئەو گەنجەش بێتە لام. تەماشاکەن ئیمان دڵی ئینسان چۆن ئاوادان دەکاتەوە برام. ئەوە ئیمانە دەتوانێت ئینسان ئاسوودە و کامەران و دڵ ئارام کات، دڵی ئینسان ئاوادان کات. هەموو دنیا ناتوانێت بەبێ ئیمان وەکو ئیمان دڵی ئینسان ئاسوودە و کامەران کات. بۆیە ئەو گەنجە دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، خۆی پێدەناسێنێت و پێی دەڵێت دوای ئەوەی کە پێداویستی ئەوانت جێبەجێ کردووە، ئەمنیش هاتووم پێداویستی ئەمنیش جێبەجێکەی. بەڵام دەڵێ ئەی پێغەمبەری خوا، پێداویستی من وەکو پێداویستی ئەوانە نییە کە سەر و دیاریەکی باشت پێداون. ئەی دەڵێ پێداویستی تۆ چییە؟ ئەو گەنجەیە دەڵێ ئەی پێغەمبەری خوا، پێداویستی من ئەوەیە کە دوعام بۆ بکەی خوای پەروەردگار لێم خۆش بێت، خوای پەروەردگار ڕەحمم پێ بکە و هەروەها خوای پەروەردگار دەوڵەمەندی بخاتە ناو دڵمەوە، دڵم دەوڵەمەند کات. پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی دەپارێتەوە، دەفەرمێ اللهم اغفر له وارحمه واجعل غناه في قلبه. خوای پەروەردگار لێی خۆش بە لەو گەنجە، ڕەحمی پێ بکە و دەوڵەمەندی بخەرە ناو دڵیەوە. بۆیە دواتر پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمان دەکا ئەوەی کە بە وەفدەکانی دیکەیدا بوو بەو گەنجەیەشی دا و ڕۆیشتەوە بۆ لای ئەوانەی کە لەگەڵیاندا بوو. ئەنجا لە ساڵی دەیەمدا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مینا لە کاتی حەجکردندا بەو وەفدەیە گەیشتەوە کە لە یەمەن هاتبوونە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خۆیان بە پێغەمبەر ناساندەوە، گوتیان ئێمە ئەو کەسانە بووین کە هاتینە خزمەت جەنابت لە مەدینە. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەنگ و باسی ئەو گەنجە و هەواڵی ئەو گەنجەی دەپرسێت. گوتی گەنجێکتان لەگەڵدا بوو، چی بەسەر هات، ماوە لەکوێ، چی کردووە؟ گوتیان وەڵا ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، بەخوا گەنجی ئاوامان نەبینیوە، نمونەی گەنجی ئاوامان نەدیوە، نمونەی ئینسانێکی دڵ ئارام، نمونەی ئینسانێکی بە قەنەعات. گوتیان ئەگەر خەڵک هەموو دنیا بەسەر خۆیدا دابەشکا لەبەر چاوی ئەو، تەنانەت ئەو ئاوڕیشیان لێ ناداتەوە. ئەوەندە ئینسانێکی بە قەنەعاتە.